تکیا باقلانی الباجر هفلیریه ایکا التکیاین هرما کردستانه السر بازا شیخ عبدالقادر گیلانیه رابر حاضر اوی تکیای شیخ عبدالکریمه کسک ساده و خزمتکارو دلسوزه ادبیاوه پیگوژیانو آشتی خازی و مروف دوستیه دا همو کسین جدا النتوین جدا آین جدا هزر و بیرن جدا قستا اوی تکیایت کن جناب شیخ و مرید و درویشن اوی تکیای جی هرتم ات خزمتا همو تخو چینان دانه به هی جداهیک هبید خلق هرما کردستان جی ابجوش و خروش قستا وانت کنو جه رزینه الدفوان هاتنا اوی خلقی جی بو تکیایا باقلانی جه دلخوشیا شیخ و مرید و درویشانه اگر تبویتن همی خلق باشی بحثاتا بکتن خوشویز بی دل خلقی دا بیتویا باشیه پیشکشی هر کسی که بکی تکیا و خانقا الحرم کردستان هرتم باشی چاکی آشتی خازی بگوژیان پیشکشی خلقی کریا بروی چندم بینین خلقی که زور الهمو چینو تیجا سرا وان تکیانت دن او ویان و خوشویستیوان ناوان دا هیا بروی چند مدویا افجاره برنامه پیگوژیان الخانقا پاقلانی بکینا مجارا برنامه پیگوژیان بفرمون زانین هیردکاری دی پیگوژیانه الویرا چوان شیخ عبدالکریم رابر تکیا باقلانی الطریقتا قادری تکزید کت کو خانقا و تکیا الهرما کردستان هرتم ات خزمتا مروان دابینه به هیچ جداهیک ات نافبرا اولو مذهبو نتوو رگزو هزرو بیرن جدا دا ات بیجه تنانت کسین بیانی جی قستامت کن دلخوشن ابسردان کرنامو ام جی گلک دلخوشین ابهاتنا همو کسان بو ویره شیخ ات بیجه هرما کردستان نمونه گلک جوانو زیندیه ات بیاوه پیگوژیانه دا ام همو شانازی اب خود بین کو ام خدانین اوی پیگوژیانه او پیگوژیانه است عمل کردستان هایتمان مثلا ما همو تچی و خانقایا کان بگشتی واروا تچی قادری باقلانی کا هایتمان لهمو صنف لاینکو همو روزناموسون دنیا بگشتی یعنی بزوریا و دولتانا همو يعني ألمانيا بريطانيا فرنسا مثلا أردن سوريا إيران تركيا بين لو تساو بيكتنا أو شانا لكاية بيكا وجيان طريقة لكردستان تسونا أماش دائما دا كوشي دا كين واروا دائما خدشي حال دا لو أما بيكا جيان تسونا اللي مثلا ليرة أما لعنكاوي مسيحي مان هي باش داري هم مراسم كاني مان لكان حتى مراسم دوازي مولدي ولا يقولون حضرة بيغمبر بقشيان بزنابي متران وقشرة مثلا قائم قام وجهي عن كواي بقشتي دين ده باشداري مولد كان عندك دمرتن او بجنابت بليم بو جنابتان جرينكنيا او كسي الرول جنابتان اكتن جرينكنيا لا ايوا ديني تشيا يا نتوي تشيا جرينك او انسان تعامل لقلك شوك اخوي تعالى لا ايتش كذا فن ولقد كرمنا بني ادم فرم امر رزق مع الانسان قلت يا نفرم الا مسلمان لا عرب لا كرد لا هذا قوم اشكبي على اديان كبير رزق مع الانسان قلت يا انسان لا خداي تعالى قال قوريا حتى ازيداني مسلمان حتى ازيداني كابريتي كمسيحي بي حضرتي پیغمبر فرموتي اوي ازيت يا مدى امني ازيد دايا جاو بيكو جانا مال پیغمبر فير بنا اخوي تعالى پیغمبری فیر کردیا ایر مثلا همش دمیست اوش لجنابت بپرسم استا مرید و درویشکی زورتان هيا لم طريقته واقع حالش استا ابيني خلقك زور لركوم بو بستني حلقه ذكر ونواج ودعاء او شطانه ايوا تشرين ما يكتان هيا بو او مريدانا لروي بيك وجيان شي بيان الين والله ما وش بيم قلت لا پیغمبر فیر بوونیا امام زین العابدین که کلا اولادانی حضرت پیغمبر و گوره رابری طریقت کان و طریقت ایما
کابراایە کاتە خزمەتی فەرمووی ئەی ئیمام زەین العابدین بەڵێ فلان کەس زۆر غەیبەتت دەکا و زەمت دەکا و قسەت پێ دەرێت چی فەرموو ئەو بەڵێ ئایا وەچی مەو خەڵکی فکری کردەوە نەخێ فەرموویە من دوعایشی دەکەم ئەنگۆ برێن ئامین گوتیان چییە قوربان فەرمووی یا ڕەبی خۆیان ئەگەر ئەو پیاوە زەمی من دەکا ئەمن ئەوەندە پیاوەکی خراپم خدای ئەمن عەفوم بکەی ئەگەر ئەو کابرااش ڕاز ناکەوە ئەمن وها خراپ نیوە خۆیان لە هیدایەتی ئەو بدەیت ئەوی عەفو بکەی جوانە ئەو جا بەڕاستی ئەمە ئەو پێکەوە ژیان وافێ واتە پەیامی جەنابتان وەکو طەریقەت پەیامی ئاشتیە و مردۆستیە هەروە مەسەن معلومی جەنابتە پیاو دەرێت جاروەیە شەقەچی لەیەکەچیدایە گوتی گەردەن مازاکەنەوە دەست بێشی یان گوتی ئەگەر دەرت دانەکەتی لەو لاش بدە باش ئەمە دایم هاندەرین لۆ ئەو ئالی تەسەوە بەگشتی و ئەوانی خۆشمان بە تایبەتی دایم بە یەکەوە ژیان بژین لەگەر یەکتری برایەتی هاوکاری یەکتری بکەن لە ڕووی مەسەلەن مادی معنەوی ئەو جا هەر دینێشکەشە بە تایبەتی مەسەن دینی خۆمان ئەو خەڵکی خۆمان مەسەن کابراایکی کەم دەرامەت کابراایکی کەم ئەندام کابراایکی مەسەلەن یختیار لە جادەی ساری خۆ ڕاگرە بیپەڕێنەوە لە جادەی بەردەگ لە سەرڕێی کەتیا علامەتی ئیمانە ڕاگرە سیارەکە ئەو بەردەی لا بە لە سیارە فڕێمەدا تێگەشتی ئەمە هاندەرین و ئەو خەڵکی ئەو دەروێش و ئەوانەی خۆمان ستا کە تەماشای ئەم تەکیا ئەکەین زۆر بەڕست لێرە دانیشتینە چەند بڵین نەتەوەی جیاواز لێرە هەنا ئەمڕۆ ڕۆژانی تریش ئەغلب ڕۆژان مەسەن عەرەبمان لەگەرە تورکمانمان لەگەرە کوردمان لەگەرە بە خۆ دەزانی بە زۆری خۆی ئەمە وەکو کورد کە مەنتیقە کوردە زیاتر کوردە تەنانەت وەکو زانیمە هەندێک جار ئەجنەبیەکانیش ئەجنەبیەکان دێن ئەجنەبیەکان سەرمان لێ دەنارێ وەکو سوحەفیەکان دێن بەشداری زیکرەکەی دەکەن و ڕسمگرتن و عنی لقای خۆیان و لە سەنووسینیان لە ماشێ لە زەریرەکان و لە ڕۆژنامەکان ما الستانلي دنگخوش مسيحي برسي مروفو مروفبون الدف هوا چد گهينيد هين وكا كريستيان ادبرسف داد بيجا ربازا مسيحيت ام فير كرينا كو حش الهمو مروفان بكين مروفبون ومروفاتي هموكو مروف هموكو بيراو كري ربازي مسيحيات ئەوە دەگەینی کە هەموو مرۆڤێکمان خۆش بووێ بە دەرەجەیەک ئەوشتا بەبێ هیچ جیاوازیەک بەبێ ئەوەی گوێ بدەینە ئاین یان ڕەگەز یان ڕەنجی پێستیان هەرچی لەو بابەتانەیە و تاکە چارەسەر لە بۆ ژیانێکی ئاسوودە و بێ کێشە ئەوەیە کە ئێمە هەموو مرۆڤێکمان خۆش بێ و هەموو مرۆڤێکمان قبول بێ و بیر و ڕای غیرە خۆمان پێ قبول بێ چی وا لە جەنابتان ئەکەتن کە بە چاوێکی مرۆڤی تەماشای ئینسان بکەن بێ ئەوەی بزانی دینی چییە یان ئایدۆلۆجیەتی چییە هەم وەکو مرۆڤ هەر لە بوونەکەیدا ئەم شتە هەیە کە ڕقی لە مرۆڤێکی تر نییە مەگەر لە منداڵیەوە بە پەروەردەیەکی خراپ ئەم شتە بخرێتەوە مێشی مەسیحیەت چەند هاندەرە بوو جەنابتان کە ئەو چەندە پەیڕاو بکەن مەسیحیەت هاندەری سەرەکیە ئەسڵەن ئەساسی مەسیحەت ئەوەیە کە تۆ هەموو مرۆڤێکت خۆش بێ بەبێ هیچ جیاوازیەک خۆشەویستی هەموو مرۆڤەک بنەمای سەرەکی مەسیحێتە باشە ئێستا خۆت ئەزانی جەنابەت لەناو تەکیاکی ئەم تەکیانە ڕۆلێکی زۆر بەرچاوی هەیە لە ڕووی پێکەوە ژیان جەنابەت چۆن ئەم ڕۆلە هەڵدەسەنگێنی وەکو تەچیە و ڕێبازە ئەو ڕێبازانە بەگشتی من زۆر بە چاچیان دەبین و بە چاچیان دەزانم لەبەرەوەی دوورن لە هەموو بنەمایەکی تونندڕەوی و ڕەگەز پەرستی و تەنها خۆشەویستی بڵاو دەکەنەوە وە کەلتورێکی جوانیشن شوێنێکی ئەوها دەبینی هەم ینی وەکو سیمایەکی جوانی وڵاتەکە پیشان دەدا بۆ کەسی بیانی کە دێ خزمەتێکی باش بە لایانی کۆمەڵاتی دەگەینی ئەم تەچیانە کۆمەڵێک خەڵکی لێک خڕدەبێتەوە لە هەموو جۆرەکان لە هەموو ئاینەکان لە هەموو پێکاتەکان زۆر باشە هەروەها جەنابەت یەک لەو کەسانەی کە لە ناو کەنیسەکاندا گورانی مەسیحیەت یانکو ئەناشیدی مەسیحیەت دەڵێەوە لە هەمان کاتدا دەمانویست جەنابەت لەم پەرتوکە کە پەرتوکەوە بزانم یێ ئەذکارەکانی ساڵی کامل هەموو ساڵێک هەموو ساڵێک کەنیسەی کەلدانی کاتۆلیک زۆر باشە دەمویست جەنابەت
شتێک بوومان بڵێ لە بەرنامەی پێکەوە ژیاندا و لەناو تەکیاکدا کە وەکو بڵێن سمبولی پێکەوە ژیانە بەشانەزیەوە. طير شهر زمار شو حبقى عليكم دغور يا دار يحويش ومن ذماخ شنثا دەستان خۆش بیت جەنابتان وەکو مەسیحی و لەناو کەنیسەکاندا کە کۆ ئەبنەوە بوو نوێشکردن و بوو تاعەت و بوو پارانەوە لە خۆی گەورە ئێوە تەکەس لە مژاری پێکەوە ژیانی شەکەن لە هەمان کاتدا لەناو هەموو نوێژێک بە درێژایی بە بەردەوامی لەناو فێرکردنەکان هەر لە منداڵیەوە ئێمە بەو شوێ پەردە دەکرێن کە نوێژ لە پێنا ئەو کەسانە بکەین تەنانەت کە ڕقیشیان لێمانە هەموو کەسێکمان خۆش بێ بەبێ هەموو جیاوازیەک. پێکەوە ژیان هەردەم ئێمە وەکو تەریقەتی قادری و بە تایبەتریش تەچەی باقلانی تەریقەتی عەلی قادری باقلانی هەردەم لەگەڵ پێکەوە ژیان بووینە چکە مەقامەکەمان و شوێنەکەمان و تەچەیەکەمان شوێنی هەموو ڕەنگەکانی تێدا بوویتەوە بە تایبەتی عەرەب برا عەرەبەکان لە ئەلحەمدولیلا لە هەموو شوێنەکان موریدی هەیە بە تایبەتی لە ناوەڕاستی عێراق لە خوار و عێراق بە تایبەتی عەرەب و ئەو برا بەڕێزانە هەردەم بیری لەوەی نەکردەوە خوانە خواستە ئەوە شیعەیە ئەوە سونەیە ئەوە کوردە ئەوە عەرەبە ئەوە تورکمانە شوێنی هەموو ئەو ڕنگانەیە ئەلحەمدولیلا تەچەی باقلانی لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی بە تایبەتی لە ڕۆژانی لەدایکبوونی پێغەمبەری صلی الله علیه و آله و سلم لە ڕۆژانی مەولودی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە ڕۆژانی لەدایکبوونی حەزرەتی غەوسی گەیلانی بە تایبەتی برادرانی مەسیحی زۆر بەڕێز یعنی ئەو سەردانی ئەو تەچەیە دەکەن لە هەموو خۆشی و ناخۆشیەکان بەشداریمان لەگەر دەکەن دائما لێرە ئەلحەمدولیلا شوێنی پێکەوە ژیانە لە خوای بەزیادە. أرض كردستان أرض طيبة مباركة. خاکا کوردستان جهک پاقش و برکتداره ام همو لخو کم کرینه همو مذهب نتوا اول لخو گرتینه هروسا خاکا کوردستان ام گهاندینه هفدو دیگل اکتر کم کرینه لورا دبیجم کوردستان منت لسر مهمو پیکاتیان هیا اف خاکا جه کسان صالحه جه کاک شیخ احمد و حسن قرجیواری و اسماعیل ولیانی و نور الدین بریفکانیه اف کلپیاوه همو ماموستاین منه سپاس بو خوده هر همو لکردستان جیان در باسگیریه تنانت شیخ من ماموستا عبدالکریم مدرس و شیخ عبدالمجید توبزاوا و شیخ محمد بالیسانی اوان زانایان ویان اول باور و ویانا نشتیمانی ددل مداشاندیه لورا دبیجم کردستان چاکی لسر مهمیان هیا ام داخواز ج خدای دکین اوی کردستانه بپارزیتن لهمو نخوشی و نهامتیان هیویدارین هر کسی بوید زیان بگهینی تا کردستانه او زیان بسریوی دا بشکید تەچە دەرگای واڵا بوو بۆ هەموو چین و توێژەکان بەڵێ یعنی لە منداڵەوە بۆ گەورە لە کورد لە تورکمان لە عەرەب هیچ فەرق نەبوو لە تەچیەکان بە یەک چاو تەمەشا دەکرا مهم ئەوە بوو
بێن زیکری خوا بکەن یعنی یەک هەدەفە بوو زیکری خوا ئاوەندە هیچ سر نەبوو بەڵێ بۆیە دەزانین دەبینین هەموو قومیەتەکانی تێدا بوو وەکو نەتەوەی تورکمان بڵێ دەروێش و مریدی تەکیەکان هەن بەڵێ هەن خۆت یەک لەوانی من تقریبا ماوەیەک بڵێ ماوەیەک زیاتر هاتوچم دەکرد بەڵام ئێستا لەبەرەوەی عمرم گەورە بۆ هەندێکی دوور گەنجی مامۆستا الحەمدلله بەس دوور کەوتمەوە لە شار بەڵێ ینی باشە ئەڵێن لە ناو تەکیەکاندا تام و چێژێکی ڕۆحی تایبەت هەیە ئەتو ئەو هەستت پێ کردیە زۆر جوان هەست پێ دەکەی کاتێک کە چاوت دەنوقێنی چاوت قەپات دەکەی یعنی هەست دەکەی دەروونت زۆر زۆر مرتاح دەبێت هەست دەکەی شتێکی ینی هەست بە ڕوحانیەتێک دەکەی یعنی هەر ئەو ڕۆحانیەتە و ئەو ئارامی دەرونیە ئەبێتە فاکتەرێک کە بە چاوێکی جوان تەماشای هەموو ئینسانەکان بکات وایە طبعا لە هیچ فەرق نییە لە بینی هیچ قومیەتێک هیچ فەرقێک نییە بەڵێ هەر وەکو خوا دەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم لا تشيش عيني هلا مزقوتي شوية إن أكرمكم عند الله أتقاكم شيء لهموان زيادة لدين شو بتجول يعني جوانا ديانتي بقوة التربية أو مهمة لە قسەکانی جەنابەت وا دیارە کە وەکو کەسێک تورکمان نەتەوەی تورکمان زۆر هەست بە ئارامی ئەەکەی لە ناو کوردەکان بەگشتی بەڵێ من خێزانم کوردە بەڵێ دوو زاواشم کوردە زاوای چشم تورکمانە بەڵێ ئێمە ئەوها خین و گۆشتمان چوتە ناو یەکتر ڕاستە هیچ کەسیش ناتوانێت ئێمە لەک جوداکاتەوە دەستەکانتان خۆش ئەمە زۆر زۆر الحەمدولله زۆر پێکەوە ژیانی مە لە ناو ماڵی من دیارە فرق نبوو لە بینی بری ئەوە مەسیحیە ئەوە ئاشوریە برین ئەوە بسورمانە فرق نەبووە ئەو بەدینی خۆی ئەو بەدینی خۆی هەموو برای یەک بوون لێ نەدەگەڕان غەدر کەس لە کەس بکە غەدر نەبوو برین بسورمانە غەدر لە مەسیحی چی بکە لە مەسیحی غەدر لە بسورمانە چی بکە عەدالەتە بوو وەکو عاکمەچی وەکو شێخەچی ئەلعانیش خۆشە ئەلعانجە بە فەرقی ناکەین ئەلعان عنکاوە زیرانی مەیامە بە ئامۆزای خۆیان حساب دەکەین دەچێت زۆر خۆشە تەریقەتی خۆ بگەرەوە تشتە گەلە خۆشە شێخەکەی یعنی زۆر خەڵک هەیە پێویستی لەو تەریقەتیە کە دڵخۆش بی لە خۆی گەورە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەریقەتی خۆ بگەرە شەریعەتەوە تشتەنە تاعەتی خۆ بکە وەڵڵا مە زۆر دڵخۆشن یعنی ئەو خەڵکی تێرە گەلک دڵخۆشبوون لە لیزگەر خۆی دەکەن ئەم زۆر گەچکەم لە هاتمێرە مەڕەقم بوومەوە تەچیەکان هاتمێرە کە تەریقەتە و زیکر خۆیە و ئەو تشتانەیە گەلە خۆشە مه الماموستا برپرسê liqa êketiyên zanayên Hevlêrê pirsî erê ola îslamê û terîqet û tekiya û xaneqayan hîn fêre çi kirine edbersiv dat bêje wesa hizir dikem ku em weke mamostayên ayînî û terîqetê mekariye pêkvejiyanê berceste bikeyn û aştîxaziyê û mirovdostiyê pêşkêşî civakê xwe bikeyn her wesa mekariye rêzê li hemû hizr û ayîn û netawên cuda bigirîn çunke tesawuf kakilka dînê me ye milletê Kurd jî el dêr zeman dîvçûyên sofîgeratiyê û terîqeta bûyne ئەو ئیسلامە پیرۆزە ئەمەی فێر کردیە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە شاری مەدینە جیرانی جوولەکەی بووە جیرانی پیاوەکی مەسیحی بووە ئەو پێغەمبەر نازدار صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێ من قتل معاهدا لم يرح رائحة الجنة هەر کەسێک ئەزیەتی کەسێکی بدا هەر موسڵمانێک ئەزیەتی غەیرەدینەکی بدا غەیرەدینی موسڵمانان بدا کە لە ناو موسڵمانانلایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینزاری ئەوەی دەکات دەفەرمی لەم یەریح رائحة الجنة ئەوە گەورەترین تهدیدە کە پێغەمبەری نازدار دەکات صلی الله عليه وسلم دەفەرمی بۆنی بەهەشت ناکات باشە مامۆستا گیان ئەو قسانەی ئێستا جەنابەت باست کرد ئەوە هەموو وەکو بڵێن هەندێک تایتڵی گشتی ئایینی ئیسلامن کە شتێکی زۆر جوانە
بەڵام لە هەمان کاتدا دەمانەوێتن بزانین جەناب وەکو مامۆستایەکی ئاینی چەند ئامادەکاری تێدا هەیە کە ئەو پێکەوە ژیانە بەرجەستە بکەی لەگەڵ کەسانی دیتر بوو نمونە مەسیحیەکە یەزیدیەکە کاکەیەکە یان زەردەشتیەکە هەر دینێکی دیتربی لە هەرمی کوردستان پێم وایە ئەمە وەکو مسلمان بەگشتی و مامۆستایانی ئاینی بە تایبەتی بە عملی ئەمە ئەومان سەلماندیە بڵێ کە هاموشۆ یەکتریمان هەیە برادراتیمان لەگەڵ یەکتری هەیە سەردانی یەکتری دەکەین لە خۆشی و ناخۆشیەکاندا ئەمە بەشداری یەکتری دەبین ئەوە گەورەترین گەواهیە لەوەیکەوە ئەو پڕی پێکەوە ژیان هەیە لە هەرێمی زۆر باشە ئەگەر باسی ڕۆلی تەکیاکان بکەین بە تایبەتتر تەکیاکان و خانقاکان لە هەرێمی کوردستان بەبوو چوونی جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی چەند دەبینی فاکتەرێکی بەهێزن کە پێکەوە ژیان بەرقەرار بووە بێگومان تەکیەکان خانقاکان ئەو پەڕی دەوریان هەبووە لەوە پێکەوە ژیان لە بۆ تەوعیەکردنی خەڵکی لۆی ئەو فکرە تەواو ئەمە بوو چ دەگەڕینیەوە لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام چونکە دەتوانم بڵێم کاکلەی دین لە تەسەوف بەرجەستە دەکرێت بڵێ ڕەنگە وڵاتانی دەوروبەری ئێمەش مسلمانن بەڵام لە هەمان کاتدا و پێکەوە ژیانەی لە هەرمی کوردستان هەیە بەو شێوازە لەو جێگاکانی تر نییە لە هەمان کاتدا ئەوانیش مسلمانن دونابینی سروشتی ملەتی کوردیش وایە هەم بێز دۆستە مرۆڤ دۆستە ئاشتی خازە ئەمن عەرزی جەنابتم کرد گوتم تەسەوف کاکلەی دینە بڵێ بە حکمی ئەوەی کە میلەتی کورد بەگشتی هەر هەمووی خەڵکی تەسەوف بووە فعلەن ئەو عەتف و ئەو حەنان و ئەو درکراوەیە کەوا لە ناو میلەتی کورد هەیە وەکو سروشت لە ناو هیچ میلەتێکی تر نابیترێ و بەدی ناکرێ نەک بە قسەی من برادرانی مەسیحی بە قسەی برادرانی کاکەی بە قسەی برادرانی یەزیدی ئەوان گەواهی ئەوەی دەدەن کەوا هیچ میلەتێک وەکو میلەتی کورد ئەوە باوەشی خۆی نەکردەوە ئەوە منعەتیف نییە لەگەڵ غێری دینەکان دونابینی وەکو مامۆستایەکی ئاینی کە قیادەی کوردی بە تایبەتی کەسێکی وەکو جەنابی سەرۆک بارزانی کە زۆر تەکەس لە پێکەوە ژیان کردیە لە هەموو گوتارەکانی باسی پێکەوە ژیان کردیە تو ئەمە چۆن هەڵدەسەنگێنی گومان لەوەی دانیە تەوسیاتەکانی قیادەی کوردی و جەنابی سەرۆک دەورەی زۆر گرنگی هەیە لە بۆ تەوعیکردنی ئەو خەڵکەی بە درێژایی تاریخی کوردستان عولەما و مەشایخی طریقەت لە کوردستان ئیشیان لەسەر تەسامح و تعایشی بینە ئەدیان کردووە و خزمەتی خەڵکیان کردیە بەبێ فەرق و جیاوازی ئەمە مسلمانە یان غەیرە مسلمانە ئینسانیەت شتێکی زۆر گەورەیە و خوا فەرمێتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەجێرە و ئاەتەی ئینسانە بێ احترام و ڕێزی تەقدیر لە بۆ هەموو فکر و ئایدۆلۆژیا و هەموو مەذهبێکی جیاواز دابنێت دوم خوا لە قورآنە فەرمێت تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله أفرمي ورن بأو كلمة عدل حقي كخوا بانجيكا كيكتا پرستية هموما لو بازنيت زي ما نبيتوا بوي إمس هموما لسرمانا كوا براستي احترام والريز ليكتر بقرين وريز واحترامي بو همو أديانا كاني تردابنين همو بيرو راد جاوازا كاني تردابنين بەڵام هەموو شتێکیش ئەبێ لە سنوور و بازنەی خۆیدا دەرنەچێت کەس شعوری کەس بریندار نەکە هەموو لایەک پیرۆزن هەموو لایەک ڕێز و احترامی خۆیان هەیە ڕاستیژی ئەف پێکڤە ژیانە مەدڤیا و ئەم ببینین تەکیە باقلانی پێکڤە ژیانە گەلک جوان هەیە ji belwê çendê me dît li vêre Arab lêbûn Turkuman lêbûn Mesîhî tenanet seredana vêre dikin xelkê biyanî jî her wesa seredana vêre diketin ev hemî tekezê li wê çendê diketin ku ev tekiyaya û hemî tekiyayên dîtirên Herêma Kurdistanê şiyaye hawkar bin yan fakterekê baş bin etrûyê pêkve jiyanê da vêre dêng û hêlên jêr çavdêriya Xwedayê mezin û dilivan bimînim xêr û şad Kurdistaneka avedan û pêkve jiyan jî heriya berdewam bide.